خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران و بەردەوامیان سیاسەتمەدارانی ئەم وڵاتە زرهێزەی دنیای هێناوەتە گۆ و هەڵوێز وەرگتن و پشتگیریکردنی گەلانی ئێران تا بە وڵاتێکی دیموکراسی بگەن. لە واشنگتن کۆمەڵێک کۆنگرێزمانی ئەمریکا لە کۆبوونەوەیەک لەگەڵ ئێرانیەکانی تاراوگا کە ڕێکخراوی کۆمێنیتی ئێرانی ئەمریشیەکان OIAC ڕێکی خستە بوو. سەرجەم لێدوانەکانیان بۆ ئایندەی ئێرانێکی دیموکراسی و پشتگیری ئەمریکا بوو بۆ خەڵکی ئێران. ئەو ئەندامانەی کۆنگرس دەخوازن دەنگی خۆپیشاندەران بگەێنە شوێنی خۆی بە ئامانجی دروستبوونی ئێرانێکی دیموکرات بۆ خەڵکی ئێران، هەروەها سەنگیشیان خستۆتە سەر ئەم بەڕێوەبەرایەتیە کە بەردەوام بێت لە سەپاندنی سزە ئابوووریەکان. دیمەنە تراژیدیەکانی نێوخۆی ئێران و ئازایەتی خۆپیشاندەران مای تێڕامانی ئەم دوو ئەندام کۆنگرێسەی کۆماری و دیموکراتەکانە دەیانەوێ وڵاتەکەیان و دنیا بێدەنگ نەبن لە هەمبەر ئەوەی لە ئێراندا دەگوزارێ. لێرەوە لە ئەمریکا و کۆنگرێسەوە بابەتەکە ئەوەیە کە خوێندکارەکان لەسەر شەقامەکانن، ئەوانی کە باوەڕیان بەوەیە بەڕیسکردن بە ژیانیانەوە گۆڕانکاری دەهێنەدی. خۆپیشاندانەکان لە هەڵکشاندان بە هەزارانیان دەکوژرێن. ئایا بەجێیان بهێڵین لە شەقام بمێننەوە؟ لە نێو واشنگتن ئێرانیەکان بێ جیاوازی لایەنی سیاسی هەفتانە خۆپیشاندان و کار و چالاکی جۆرە جۆر ئەنجامەدەن، بەڵام چاویشیان لە یاسادانەرانی ئەمریکایە کە کاریگەریان بۆ سەر بڕیاری سیاسی ئەم ئیدارەیە هەبێت. ڕەنگە ئەم پشتیوانیانەش گرنگی خۆی هەبێت. دەمەوێتەوە بزانن کە ئێمە وەک کۆنگرێسی ئەمریکا پشتگیری لە ئێوە دەکەین و بەردەوامیش دەبین. پشتگیری گەنجان و ژنان دەکەین کە لەسەر شەقامەکانی ئێرانن. دەزانین کە ساتێکی سەختە و پڕ لە ترسە، بەڵام ئێمە پشتیوانیتان دەکەین. ئەم کۆنگرێزمانەی باڵی کۆماریەکان پێی وایە کاتی ئەوە هاتووە خەڵکی ئێران ببن بە بەشێک لە کۆمەلگای نێودەوڵەتی کە بەهۆی ڕژێمەکەیانەوە دوورکەوتینەتەوە. دەشخوازێ ئەم ئیدارەی هەڵوێستەکانی بکاتە کردار و پێشی وایە نەمانی ئەو ڕژێمە بۆ تەواوی دنیا باشە. ئاشتی سەقامگیری لە تەواوی ناوچەکە لە سەر و هەموو شتێکەوەیە. خەڵکی ئێران ئازادی و دیموکراسیان دەوێت. ئەو کۆنگریزمانانەی کە پشتگیری لە سەرۆک دەکەن پێویستە ئەم بەڕێوەبەرایەتیە بە خێرایی هەڵوێستی لەسەر وەربگرێت. کۆنگرێزمانی نوێنەری تەکساس لە کۆماریەکان ڕاندی وێبەر هەر کە وتاری دەدا چەپڵڕێزان دەکرا. پێی وایە لە پاش ئەو هەموو کوشتاری ئێران دەیکات دەرهەق بە منداڵان و ژنان و لاوان لە ئێران کاتی ئەوە هاتووە هیچ ڕێکەوتنێکی لەگەڵدا نەکرێت. نازانم بۆچی جیهان و سەرۆک بایدن و سەرۆک اوباما و کەسانی تر لەگەڵ ئێران ڕێک دەکەون. ڕێکەوتن لەگەڵ بە کوشدا بۆ من هیچ واتایەکی نییە. ڕێکەوتن لەگەڵ ڕژیمێک کە فشار لە منداڵ و ژن و لاو دەکات و دایان کوژێت لەبەرەوەی جیاوازی سیاسی و ئاینیان لەگەڵی هەیە. لەو باوەڕدای لەگەڵ بکوژدا ڕێکەوتن ساز بێت هەرگیز. ئێرانیەکانی تاراوگا هاوشانی ئێرانیەکانی نێوخۆ لە تێکۆشاندان. لە ئێستادا هەموو هەوڵەکان بۆ ڕووخانی ڕژێمەکەیە، هەرچەندە هێشتا مەرامی سیاسی دەرنەکەوتووە و لە بۆسەدایە. ڕەنگە نەخوازن لەم هەڵکشانە جەماوەریە خۆ دەربخەن، پێ دەچێت خواستەکانیان هەڵگرن بۆ ڕۆژی خۆی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.